بەداخەوە دیارە بەرەبایانی ئەمڕۆ لەلایەن نێردەی فیدراسیۆنی پەنابەران کوردە قەساب لە ئەستەمبولەوە ئاگادار کراینەوە کە دوو مناڵ نزیکەی بە هەفتەیەکە بێت لە دایک و باوکیان دابڕاون بەداخەوە لە ئێستا لای کەسێکی خێرخواز و ئینسان دۆستە بە ناوی کاک ئاراز ئیبراهیم جێگەوڕێگەیان پارێزراوە و سەلامەتن بۆ مەبەستێمەک و فیدراسیۆنی پەنابەران بانگەوازێکمان ڕاگەیان هەتاوەکو کەسوکاری بێن بە دەم مناڵەکانیانەوە ئاشنا بنەوە بە کەسوکاریان لێرە لە کوردستان و مامی لەگەڵ برایەکی پەیوەندی تەلەفۆنیان بە ئێمەوە کردووە کە ئەوانە مناڵی ئەوان و داواکەن کە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان دیارە ئەمە پێویستی بە ئیجراعاتی یاسایی و قانونیە چکە ئەمان لە خوار تەمەنی 18 ساڵەوەن بۆ مەبەستە من خۆم لەگەڵ قۆنسوڵی گشتی ئەستەمبول قسەم کردو لەو بارەیەوە هەوڵ ئەدەین لە چەند ڕۆژی ئایندا جواز مرور و جوازی کاتیان بۆ دروست بکەین و بەڕێیان بکەین بۆ سەر خاڵی سنووری و لێرە شەو کەسوکارەکانیان ئامادە بن هەردوو مناڵەکە وەربگرنەوە.